بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە پرۆگرامەکەماندا بە دیداری بەڕێز و خۆشویست شادەبینەوە هەفتەی پێشوو ئەگەر لە یادتان بیا بینەرمان بووبن لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی شەر پەنجەدا پرۆگرامێکمان پێشکەشکردن و بەشی یەکەمی بوو ئێستا بەشی دووەمی بەردەوام بین لەگەڵتان زیاتر قسە لە هۆکارەکانەکەین هاوکات قسە لەو سەرفس و خزم گوزاریاناکەین کە لە وڵاتی ئێمەدایە بۆ چارەسەرکردنی و کەسانەی کە تووشی ئەم حاڵەتا بن هاوکات ئایا بڕی پێویست بۆ پشکنین لە سنتەرەکانی تیشک ئامێری پێویست هەیە هاوکات بڕی پێویست دەرمان هەیە هاوکات تا چەند ئەو نەخۆشانە بڕی پێویست دەرمانیان بۆ دابینەکرێت چونکە بەشێکی زۆری ئەو نەخۆشانەی کە پێویستیان بەم جۆرە دا و دەرمانانە هەیە نرخەکانیان بەرزن و ئەگەر کەسێک داهاتێکی دیاریکرا و سنوورداری هەبێ یا دەساتێکی تاکە کەسی دیاریکراوی هەبێت ڕەنگە توانای بەسەری دانەشکێ فەرمون بەردەوامین لەگەڵتان سەرتاش لە جەنابتانەوە دەست پێیەکەمەوە ئەر لەسەر هۆکارەکانی ئەمە لە هەفتەی پێشودا قسەمان کرد فەرمووتان هۆکارەکان هەتاوەکو ئێستا تا ڕادەیەک شتی گشتین تو زانستی پزیشکی نەگەیشتۆتەوە ئاستەی کە بتوانێت بلە کەیس مامەڵی لەگەڵا بکە و دەستنیشانی بکە کە هۆکاری سەرەکی چییە لە پشت دروستبوونی ئەم حاڵەتی شەرپەنجەیەوە لای تاکە کەسێکی دیاریکراوە لای کەسێکی دیاریکراوە بە تاکید وایە چکە تۆ ئەمانەی بۆ نمونە ئەم هۆکارانەی کە باسمان کرد ماڵین بوون منە بەکارێنانی حەبی منە ئەبێتە هۆی شەرپەنجە خۆمەیە کەس لە دنیا نەی سەلمانوە کە ئەبێتە هۆی شەرپەنجە بۆ نمونە بۆ معلوماتی جەنابتان هەر شتێک لە کتێبی طوبیان نووسرا معنای وایە ئەمە نەک لە شوێنێک نەک کەسێک نەک لە کاتێکە لە چەنەها کاتە لە چەنەها شوێنی جیاوا چەندەها کەس ئەم شتەی بە بەحوسات سەلماندۆتەوە یعنی شتی طوبی ئاوایە بەیەک بە حەز شت نابێ بە قسە ناچێتە کتێبەوە ئەبێت چەند کەسێک ئەو شتە بسەلمێنێتەوە بۆ نمونە لە ئەمریکا بەحسێکەکرێ ئەڵێ موادی حافظە احتیمال لە بێتە هۆی دروستبوونی سەرەتانی مەعیدە کەسێک زانایەک دکتۆرای پێوەرەگرێ بمە ئەبێ ئەو داتایانی کە ئەو ئەیە هەمووی ئەم موادانی کە ئیشەکەی پێکردووە معتەرەف بێ شەریکاتی معتەرەف بێ نەخۆشەکان هەر هەمووی هەبن موافقەی نەخۆشەکانی هەبێ چونکە ئەبێ کەسێکتر ئەگەر لە سوید ویستی و ئەم بەحسە بکات ئەبێ بگاتەوە هەمان نەتیجە کەواتە ئەو هۆکارانەی کە تا ئێستا لە کتێبەکانان نووسراون و کە ئێمە باسی ئەەکەین ئێمە بە کتێب ئەبێ قسە بۆ جەناب بکەین چکە بەلای خۆمانەوە وەکو پێشتر بە جەنابتم وت تا ئێستا بەحسێکی علمی نەسێنراوە بڵێ بۆ نمونە احتیمالە لە ئەوانەی کە سەرەتانی مەسەلەن خوێنیان هەیە ئەیڵێ احتیمال لە کرۆمۆسۆمی ڕقم فڵان گۆڕانکاریەکی بەسەرا بێ ئەمە لە ئەمریکا کراوە لە ئەوروپا کراوە بەڵام احتیمالە لە وڵاتی ئێمە بکرێ نوعێکی تر بێت ژینەکە کرۆمۆسۆمەکە چکە ئێمە پێکاتی جسمی ئێمە لەوچێت لە بازێک کرۆمۆسۆم و پێکاتی جسمانە فەرقمان هەبێ لەگەڵ ئەوانە بەڵام بەداخەوە تا ئێساڵم نەوەکو پزیشکان نەوەکو مامۆسای زانکۆ نەوەکو هیچ کەسێکتر بەحسێکی علمی لەو بوارەوە نەکراوە بەڵام خەمساردیش ئەبینی لەلایەن ناوەندەکانی توێژینەوەی ئێمە و خوێندنی باڵای ئەم وڵاتەوە بەرامبەر بەم هەموو کەیسە زۆر و زەوەندی نەخۆشیەی ئەنجامە ئێستا باسی سەرەتانەکەین ئەگەر باسی نەزۆکیش بکەی بە هەمان شێوە کێشێکی زۆرەیە باسی نەخۆشی پێستیش بکەی بە هەمان شێوەیە باسی قژڕوتانەوەش بکەی بە هەمان شێوانی هەموو مەجالەکان قابلی توێژینەوەیە بڕوا بکە لە وڵاتی ئێمەیە مەوادە خامەکە زۆرە بەس ئێمە خۆمان نامانە ئیشی لەسەرکەین لە ئەوروپا ئەگەر بتێ بەحث لەسەر کۆمەڵێ نەخۆش بکەیت ئەبێ موافقەی خەڵتی ئەو نەخۆشت پێبێ کە بتانی مەسەلەن بۆ نمونە پێنجی خوێن لەم نەخۆشە پێی بڵێ من بۆ بواری بەحث بەکارێنم ئەبێ موافقەی خەڵتیت هەبێ وئیلا بۆ هێش نییە زۆر بەدەگمەن ئەبێ پیاوێکی وا گەورە و لە خۆ بردووە وەکو هونەرمەند حەمەی نەرگز وەکو ئەو هەموو نەخۆشە بەڕێزە هاتوون ئامادەن بە سەعاتها لەگەڵ دکتۆردا زۆر سپاسی بکەی لە ئەوروپا زۆر مەمنونیشی بێ جاری ئەبێ پارەیەکیشی بێت تا بتوانێت پێنجی خوێنی لۆگی بەحسی لەسەر بکەیت لە وڵاتی ئێمە هەموو نەخۆشەکانی ئێمە ناتوانم بڵم لە ساڵ 90 بەرەو ژووریان زۆربەی زۆریان زۆر متەفاهمن یعنی سقەی 100% بە قسەی دکتۆرەکە بڕوا بکە هەنێکیانەیە گەر دکتۆرەکە زەهریشی بۆ بنووسێ خوات یعنی ئەمە سقەیەکی زیاد لە حەدیان بە دکتۆر هەیە ینی زۆر باش ئەمە بۆ ئێمە ینی بەڕاستی خەڵک ئەتوانێ دکتۆرەکانی ئێمە ئەوانەی لە زانکۆکانە ئیشەکەن ئەم هەلە بەکاربێنن نەکوەکو ئیستیغلالکردنی نەخۆش قەزدمەوە نییە بەس لە بواری پێشخستنی بواری بەحسا ئەتوان ئەمە بەکاربێنن چکە نەخۆشەکانی ئمە بڕوان ناکەم هیچ کەسێک هەبێ لە وڵاتە نەخۆش بێ پێی بڵێ ڕوخسەتێ دووسە خوێن لێوەرگرم بە موافقەی خۆت تەوان بۆ مەجای بەحس بڕوان ناکەم کەسە بێ ڕەفس زۆر ڕاستە فەرموو دکتۆر دیارە ئێوە مەسەلەن وەکو
سنتەرەکەتان وەکو زانین چەند جۆرێک لە خۆپاراستن هەیە ئێمە بۆی کە خەڵک خۆی بپارێزێ وەکووتمان هەندێکی خۆیە هەندێکی فاکتەرە دەرەکیەکانە کە لە دەرەوەی ویست و توانا و ئیرادەی مرۆڤە بۆ خۆپاراستن پەیوەندی بە سیستمی وڵاتەوەی بۆ چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ژینگە پەیوەندی بە خۆراکەوە پەیوەندی بە کۆنتترۆلی جۆری سنوورەکانەوە بۆ هاتنی خۆراک و ئەوانە بەڵام جۆرەکانی خۆپاراستن لانی کەم ئەوەی کە ئەتوانین خۆمانی لێ پارێزی طبعا لەگە پێشەوە ئیزنم بە یەک کۆمنتی سەران لەسەر ئەو تۆدانە کە باسی لە توێژینەوە کە چکە بەڕاستی توێژینەوە یان ئەگە پێناسەیەکی بەسیتی بکەین لە هەموو بوارەکانی ژیانە بریتە لە پرۆسسێک عملیەیەکی بە سیستەماتی کراو بۆ دیاریکردنی کۆمەڵی گرفت لەگەڵ پێشنیارکردنی کۆمەڵی پێشنیار و چارەسەر بۆ ئەو گرفتەی کە ئەیدۆزیتەوە ئێمە تەمە هەر لێرە شوێتە ئاماژە بە پرسیارە جەناب دەکەم تا نەزانین فاکتەرە ئەساسیەکانمان چین ناتوانانی ئەسڵەن باز لە قسە لەسەر خۆپاراستنیش بکرێت چکە ئەو هۆکارەی کە لای من هۆکاری دەرەجەیەکە بۆ توژبوون بە شێرپەنجە ئەگەر ئەوەی هەیە لە وڵاتێکی تر هۆکارێکی دەرەجە 5 بێ ئەبێ من بە گوێرە حساباتی خۆم تەعاملی لەگەڵا بکەم یەک تۆرانێکی گەورە لە نێوان مؤسساتی تعلیمی ئێمەیە و مؤسساتەکانی کۆمەلگایە هەیە بە واتایەکی تر تا ئێستا زانکۆکانی ئێمە دەستگا و ناوەند و مؤسسە ئەکادیمیەکان ناتوانیوە وەڵام دەرەوەی پێداویستەکانی کۆمەلگا بن بە تایبەتی ئەمە بۆ لەبەر ئەوەی کە ئایا پەیوەندی هەیە بەوەی کە مەسەلەن تۆ ڕیسێرچەکەت پێویست بێ یا پێویست نەبێت تیۆری بێ یا پراکتیکی بێ گەلەکەت پێویستی بێ یا پێویستی نەبێت دکتۆرای خۆت وەرەگریت واتە زانکۆ بە پێی پێداویستی کۆمەلگا و بازار ئیژناکە بەتەکید من ئەتوانم خاستە لە ڕێگەی ئەو سنتەرەمانەوە زۆر تەعامل لەگەڵ خوێندکاری دراسات عولیاکەین لە ڕێگەی هاوکاریکردیان لە بەحوسات و لە توێژینەوەیە ئەو بابەتانی کە دائەنرێ ئێمە ئەگەر لە سەحەیە حسابی بکەین ساڵانە چەندەها توێژینەوە لە بۆی تەندروستی ئاکرێ هیچ توێژینەوەکان لە سەحەیە بۆی ئمرزەم ناکرێت کە ئەبێت کۆمەڵگەی کوردی من تاچی کوردی من لەم بواری تەندروستیا پێویستی بە توێژینەوەی تۆ وەکو تەلەبەی دکتۆرا تۆ وەکو تەلەبەی ماستەر ئەبێت لەم بوارەیە توێژ کە ئەمە لە هەموو دنیا واردە توێژینەوە حکومەت پارەی تیا سەر بەکە تاقە بەشەریەکانی خۆی تیا سەر بەکە مەوادی خامی تیا سەر بەکە ئەبێت وەڵام بتوانێت وەڵامی پێداویستەکانی کۆمەلگا باتە بەرهەمهێنەر بێ شتێک نەتیجەیەکت ئەبێ بتوانێت گرفتێکی کۆمەلگەت بۆ دیاریکە لەبەر ئەوە گاپێکی گەورەیە لەکتۆرانێکی گەورەیە لە نێوان ئەو بابەتانەی کە بۆ دراساتی بە خوێندنی باڵا هەڵەبژێرێت لەگەڵ ئەوەیە کە لە حەقەت لە زمینی واقعە لا ئێمە بەحث تەنها بۆ گۆڕینی ناوەکانە دا لە بۆ باشە ئەگەری بەستینەوە بە باسەکەمانەوە بۆ نمونە ئێستا بەپێی لەبەر ڕۆشنایی ئەو بەحسانەی لانی کەم کراوە بۆ چۆنەتی خۆپاراستن ئەگەر زانکۆی کوردی هیچی پێشکەش بە ئێمە نەکردووە وەکو سنتەرەکەتان لەبەر ڕۆشنایی ئەو باگراوندەی کە هەتانە لە ئەنجامی خوێندنەوەی ڕێوشوێنەکانی خۆپاراستن لە دنیای دەرەوەدا پێشنیار و پەیامت چییە بۆ بینەرەکانت طبعا پرسیارێکی باشە و بەڕاستی ئەوەشە کە گرنگە بەلای هەمومانەوە ئێمە هەمومان ئیشی لەسەرکەین کۆمەڵێک ئاست هەیە بۆ تەعاملکردن لەگەڵ هەموو نەخۆشیێکە یەکێک لەوانەیە نەخۆشی شێرپەنجەیە ئێمە ئێستا لە دنیای خۆپاراستی تەندروستی و دنیای پزیشکی باز لە 4 بواری خۆپاراستن نەکرێ بوارێکی پێش بواری سەرەتایی کە پێوترێت پرایمۆردیال بواری خۆپاراستنی سەرەتایی خۆپاراستی دووەمی خۆپاراستی سێمی کۆتامی یان ئێمە 4 لێڤڵمانەیە 4 ئاسمانەیە لێڤڵی یەکەم کە پێش سەرەتایی چۆن مرۆڤ بتوانێت تەمان ئەوە زۆر گرنگە ئێمە هەرێکێ لەم لێڤڵانە کۆمەڵی ئەرچی لەسەر تاکە کۆمەڵی ئەستی لەسەر کۆمەلگای کۆمەڵی ئەرچیش لەسەر کۆمەلگایە کۆمەڵی ئەرچیشی لەسەر حکوومەتە جهەی معنی ئێمە لەسەر ئاستی سەرەتایی ئەباڵم پێش سەرەتاییە لە پێش سەرەتایی ئەوەیە تۆ ئەسڵن ئەو فاکتەرە نایەڵی کە ئیشی لەسەرەکەی کە ئێستا لە بوارێک وەکو شێرپەنجە ئەگەر ببێتینەوە بە شێرپەنجەیە لە بواری خۆپاراستنی پێش سەرەتاکە پێوتە پرایمۆردیال ئیش لەسەر جینەکەن بۆ ماوەمادە ئەو بۆ ماوەمادەی کە مەسەلە شێرپەنجەیەک بەرهەم ئەهێنێت یان بۆ ماوەمادەکە ئیشی لەسەرەکان ئەوە لای ئێمە بەڕاستی تا ئێستا لە بواری توێژینەوەش حتا پێی نەگەشتوین ناتوانین ئیشی لەسەرکەین لە مەرحەلەیە ئێمەیە ئەوەی کە گرنگە لەم بوار لە ئاستەکانی ترا لە ئاستی خۆپاراستی سەرەتایی خۆپاراستی سەرەتایی چێ تۆی ئەو هۆکارەکە هەیە یەک بە کەسەکانەوە خەڵکینە ئەم هۆکارە بەکار مێنن تووشی شێرپەنجەتانەکە ئەم ژینگەی ئاوا بپارێزن تووشی شێرپەنجەتانەکە ئەو خواردنە بەم جۆرە تەوان ئەمە هەنێکی لەسەر حکوومەتە بەڕاستی وەکو پرسیاری پێشووکە ئاماژەت پێەیە هاوڵاتی ئەبێ خواردنێکی سەلامەتی لە بازار دەستکەوێ
ئەرکی هاوڵاتی تا نسبەیەک من لەسەر من بڕۆم سەیرێکی ئەمە بکەم بزانم ئەکسپایری باشە یا باش نییە بەس دوای ئەوە بێ خەڵکێک هەبێ مؤسسەیەکە بێ دەستگاکە بێ سەری ناوی ئەوە بکە بۆ ئەوەی خواردنێکی سەلامەت بکاتە دەست بە کاربەر کەواتە لەسەر ئاستی خۆپاراستنی سەرەتایی تۆی هۆکارەکان بە خەڵک ئاشناکەی مەسەرەن جگەرە کێشان لە ساڵ 20 ڕۆلی هەیە لە دروستبوونی هەموو جارە شێرپەنجەکانە بە لە سەدا 20 خەڵک گۆشار دەکەیت تۆ لەسەر ئەوە هەنێ چ قانون دەرەکەی لە هەموو شوێنێکی ئیشکردنی مرۆڤەکانە لەسەر ڕووی زەویە لە تقریبا 20 تا 40 مادەی دروستکردنی شێرپەنجە هەیە لە هەر شوێنێک هەبێت هەنێک جۆریان لای من زیادە وەکو کوردستان هەنێکتریان لە ئەمریکا زیادە ئەبێ قانونێکمان بێ ئەو قانونە ڕێگە بە شەریکەیەک نەیات کە ئەو مەوادە خامانە با بە هاوڵاتیان یا بڵاوی کاتەوە لە شێوەی شەریکەیەەکە ئەبێ قوانین ئەمانە هەروە هەنە ڕێگە تریشمان نێەوەکردنەوەی کەواتە لە چاو ئەو بەداوای لێبوردنەوە گەر بڵین تا ڕادەیە گزارشتەکە تونیش بێت لە چا ئەو پاشاگەردانی کە لە بواری بازرگانی خۆراک و کاڵا و شمەکە هەیە چونکە بەس مەرج نییە وەکو خۆتان ئەزانن بەس خۆراکیش تووشی سەرەتانە بکە لەوانەیە یەک دنیا موادی ئەشعاعیە بێت لەم جۆرە وڵاتانەیە ئەویش سایدیفێکتی خۆی هەبێت دوانە کەواتە لە چاو ئەم هەلوو مەرجەی کە لە سای 20 ساڵ حکومڕانی خۆمانە بۆ کورد دروست بووە بۆ هاوڵاتیانی ئێمە هێشتا ڕێژەکە کەمە ئەزان چەند کاگڕەج من بەڕاستی جورئەتی ئەوە ناکەم لە ڕووی علمیەوە ناتوانم بڵم ڕێژە کەمەیان زۆرە لەبەر دوو هۆکاری زۆر ڕئیسی کە ئەوە باشە من یەک پرسیارەکەم ئەگۆڕم باشە من مزیعەکەم مبالەغاکەم و قسە بەدەممایە ئەیکەم و هیچ داتاوینێکم نییە باشە ئەمنی سەحی و ئەمنی غیزایی ئەم وڵاتەوەکو دکتۆرێک لی دڵنیای ئەزان چۆنە ئەم ئیشێکە علاقی بە هەموو کۆمەلگەوە هەیە بەڕاستی تەنها وەکو حکوومەت تەمام دراساتی لەسرە بە تایبەتی بەرەنگاربوونەوەی ئەو هۆکارانی کە باسمان کرد ئەرچی تاکە ئەرچی حکوومەتە ئەرچی موسساتە ئەرچی NGOکانە ئەرچی هەمومانە پێکەوە بەڵام بە دەرەجەی ئیمتیاز ئێمە ئەتوانین قسە لەسەر سیستەمی تەندروستی خۆمان بکەین کە زۆر جار ڕخنەیەکی زۆر گەورەمان هەیە هەمیشە سیستەمی ئێمە سیستەمێکە کە تیان نەخۆش سنتەرە کە ئەو کوفرێکی تازەیە لە دانستی پزیشکیە ئەبێ هاوڵاتی سنتەر بێ هاوڵاتی بۆ مانایە بە سیستەمی تەندروستی ئەوەندا هەموو غەمی پاراستنی لەشی لە ساغی مرۆڤە تەندروستەکان بێ بۆ ئەوەی کە تۆ ئەسڵەن نەخۆشت کەم بوو یعنی سیستەمێکی تەندروستی باشە دەیە فەلەبەرەوە ئەرکی هەمومانە پێکەوە بە دەرەجەی ئیمتیازە بێ حکوومەت ئێستا ستراتیژی عیلاجە و ئەوە ئەو گرفتەشەکە زۆر ئەگەڕێمەوەلات بەراورد بەو ئەزمونەی کە هەتا لە وڵاتی دەرەوە و خوێندن و ئەوە ئەمنی لە وڵاتێکا کە نەتوانی بە بەڵێ وەڵامی پرسیارێک بیتەوە کە بڵێ ئەمنی غیزایی ئەم وڵاتە لی دڵنیابین یا ئەمنی تەندروستی ئەم وڵاتە لی دڵنیابین کەواتە ینی ئەمە پرسیارێکی ڕەوانیە بخرێتە سەرمێزی دیالۆگێک بەتەکیت ئەزانی چۆنە لی دڵنیابین لە ڕوانگەیتەوە مەسەن شتێکێ بە ناوی ئەمنی ناتوانێت بڵم دڵنیای نەخێر کەوتت دڵنیام ئیتر ئەوە شتێکە تۆ گرنگی بە خەڵک بەڕاست لە وڵاتێکا کە مەسوولی کوالتی کۆنتترۆلەکە بڵێ نادڵنیاین بەڵێ ڕاستە ناتوانین بە تەکیید ناتوانانی بڵێ دڵنیام من یەک نمونەت بۆ هێنمەوە ئەم وڵاتی ئێمە وەکو کەشتێک وایە هەمومانی تیاژین ئەگەر هەر یەکێک لە ئێمە هەوڵ نین ئەو کەشتێ بپارێزین هەرێکە و لە ئاسی خۆی کونێکی تێبکات ڕۆژێک لە ڕۆژان غەرقەبین ڕاستەوە من ئاو ڕۆژە لە لای منتقی سەرکارێ زۆر ڕۆشتم سێرەکەم جەماعەتێ فیتەر لەوەیە دووسێ تایان ئاگر پێوەنە خۆی لە بەرگەرمەکاتەوە ئەوە نابینێ ئەم دوو کە لە ڕەشەکە بەسەر خەڵکە نازان ئەم خەڵکە بۆ نیشتیمانی خۆی خۆش نایە من تۆ مەسوولەکان کاربەدەست هەمومان لە خۆمە دەست پێکەم ینی تاکەی ئێمە بیل لە سەحەتی خۆمان نەکەینەوە باش بیل لە سەحەتی خۆمان ناکەینەوە هیچ کەسێک نییە مناڵی خۆی خۆش نەیە ئەی بۆ بیل لە سەحەتی مناڵەکەت ناکەیتەوە زۆر باشە وەڵێ ئێمە استراتیجی هەتاوەکو ئێستا استراتیژی وەزارەتی تەندروستی استراتیجی عیلاجە نەک خۆپاراستن پێش عیلاج ئەم شتانە چییە لە بەردەم تا هێناوتە لەگەڵ خۆت خۆی ئەم دەرمانانە بەڵێ ئەمە ئەو چارەسەرەکی میایەنن تقریبان تەمامە شتێکی زۆر کەمێتی چارەسەرێکی میایەنەوەی زۆر زۆرە ئەمە هەنێک لەو نمونانن هێناومن لە نەخۆشخانەی هیوە لە چارەسەری با بڵین نەخۆشە بەکارێت تەبان پێشەوەی دەستکەم بەمە ئەمێ ئەوەتان پێ بڵم چارەسەری شێرپەنجە تەنها ئێمە نین تەنها دکتۆر کارزان نییە چارەسەر بەتیشێک چارەسەری شێرپەنجە لەو کەسەوە دەست پێەکە لە عیلەکەیەوە لەو دکتۆرە جەڕاحە بەڕێزەی کە عملیاتەکەی بۆکە دکتۆری ژنان پسپۆڕی نەخۆشی تیشک پسپۆڕی تاقیگەوەی کە بۆ تەشخیسەکە دکتۆری عیلاجی چارەسەر بە کیمیایی یعنی هەمویان ئەگرێتەوە ئێمە سپاسی هەمویانەکەین ئەمە بۆ نمونە شتێکە لە خەروارێ لەو بەڵێ بۆ نمونە ئەمە دەرمانێکە لە سەرەتانی غودەی لیمفاویە بەکاریە
لیمفۆما باش. بۆ نمونە یەک دانەی ئەلەمە ئەمە پێڵەن مابفێرە ئەمە تقریبان 5 ساڵە لە وڵاتی خۆمانە لەخوا بەزاوێسە دەستە بەرەو لە نەخۆشخانەیە ئێرێ بە نەخۆشەکان بە سپاسەوە تا ڕادێکی زۆر ینی هەیە لە گرانەکانە ئەمە دانەی تقریبان نزیشی 1800 دلارەکەوێت یەک پاکەت بەڵێ یەک پاکەتی و 500 میلیگرام ئەمە نزیشی ئەمە هێرسێپتینی پێڵن ئەمە لە چارەسەری شێرپەنجەی مەم کابەکاریەت بۆ نمونە ئەمە نزیشی لە 2000 دلار زیاترەکە یەک دانەی یعنی ئەگەر کۆرسێکی نەخۆش 6 کۆرس وەرەگرێ 21 ڕۆژارێ احتیمال لە نزیشی دەفتەرونیەک بەس لەمەی پێویست حکوومەت هیچ بەرامبەرێکی هەیە لەو نەخۆشخانە بە سپاسەوە من ئەمێ بەڕاستی ینی کەوە دوو ڕەخناگرین بەعزەشتیژێ حقت باسی بکەین ینی تا ئەم لەحزەیە بە ڕێژەیەکی باش ئەمانە هەمووی لە ڕێ حکوومەتی عێراقی وەزارەتی تەندروستیەوە ئەگات بەڵام بازێکیشان جاری وا هەیە یعنی تر نەخۆشەکانمان ئەو نەزۆرن بۆ نمونە لە کۆی گشتی ئەو 4 ساڵە 5761 نەخۆشمان هەبوو لە نەخۆشخانەی هیوایە جاری وایە دەرمانەکان لە بەغاوەکەین ئەوە نە زۆر نین بەشی مانگەکە هەمووی بکات چکە نەخۆشی عەرەبیشمان زۆرە هی وڵاتانی دراوسێش هەنێ جاریان جاری وایە لە 15 مانگە ئەم عیلاجانە نامەنێ بە سپاسەوە فەرمانگەی تەندروستی سلێمانی هەفتانە بودجەیەکی هەیە بۆ کڕینی ئەم دەرمانانە کەنزیکی بای 50 میلیۆن دینار هەموو هەفتەیەک عیلاجی کیمیایی بۆ نەخۆشخانەی هیوا ئەکرێت ینی پێویستە ئەوەش باس کرێ بەڕاستی لە خەسخانەی هیوایە دکتۆر بەبەلاشە فحوسات بەبەلاشە عیلاجی بەبەلاشە لە دەرەوەی وڵات مەسەڵەن ئەو نەخۆشیانی کە ئەچنە ئەردەن و ئەوانە زۆری تێچێکا کە حەما من بۆ حکومەی کە چوون بۆ 2000 چوون مەرد و جارەکەی لەسەر مەسرفی دادەهێرۆ چوون زۆر زۆر سوپاس یەکەم لێرەوە لەوێت زۆر گرانترە لێرە بەس ئەوەیە لەوێ ئەجیزەی متەتەویر هەیە دەرمان پەکن ناکەوێت لە سەری ئەم شتانەیە خزمەتەیە یعنی جیازەکان فەرقێسە تۆ لێرە لە خەستەخانەی وا فاسێکی زەختی بۆکەن ئەمە خەنێرەوە و پمپیلێنەوەمانە لەوێ نیەت لی خاتە سەری پەنجەتەوە بە لە حەزات زەختی بۆگرێت لەوێ خزمەت گوزاریەکان زیاتر بەڵام گرانترە بەڵام حەزەکەم لێرە شتێک بڵێم فەرموو بەڕاستی بوونی دەرمان لە خەستەخانەکان شتێکی زەروریە لە بەرچی ئەوە دوو نموزەجی پیشانەی دکتۆر دانا کە بای سەنگە ئەمەشی واگرانە هەمووی چی لە وەرەقەکەم تر نییە من قسەیەکەم کردوتم ئەگەر دەرمان لە خەستەخانەکانە هەبێ ئەگەر لە بایی 1000 دینارەوە تا نرخەکەی بگاتە 4 دەفتەر بە شەرتێ لەو خەستەخانەیە هەبێت ئەیدەن بە تۆ عیلاجەکەن ئەمە جێی سوپاس و ڕێز و احترامە بۆ ئەو خەستەخانەیە زۆر ڕاستە بەڵام دکتۆر گیان ببوورە کاکە حەما کوواڵەتی ئەوانە چۆن ئێوە لی دڵنیان کە مەسەڵەن ناوی ئەو شەریکانە ڕاستە ئەو باش نەمبەرانە چۆن لی دڵنیان ئەمە بۆ نمونە ئەمە یەکێکە لە شەریکە دیعای نەبێ بۆ شەریکەکە خۆی خۆش نییە باسی فلان شەریکە مەبەستم نییە ناوێنە بەڵام مەبەستم وایە لە ڕووی کوواڵەتی کۆنتترۆلەوە لەو ئەو ڕێوشێنانەی ئەم دەرمانانەی پیاگەیشتۆتە کوردستان لی دڵنیان ئەمە بۆ نمونە ئێستا نووسراوە MOH عێراق منیستری ئۆف هێڵس عێراق ئەمە لە ڕێی وەزارەتی سەحەی بەغاوە هاتووە طبعا ئەوان کوالیتی کۆنتترۆلی خۆیان هەیە لە بەغا ئەگەر کوواڵەتی کۆنتترۆلەکان وەکو برنجی بایعەکە نەبێت والله زۆرە لەسەر بەسەراحەتەن پێت بڵێم ئەمە ئامانەتە بێم قسە بە ئامانەتەوە کە من بۆ خۆم نەمبینیوە چۆن کوالیتی کۆنتترۆلەکان چکە ئێمە پزیشکی دەرمان سازمان هەیە کە بە سپاسەوە زۆر هیلاکە بن جاری وایە شەڕ ئەکەن بۆ دەستکەوتنی ئەم دەرمانانە بۆ نەخۆشەکان بەکاری هێنن مەسەڵەن ڕاستەوخۆ هەستی پێکەن لە تەندروستیانەکەشتیش هەیە بۆ نمونە بازەش دێتەوە توانی قیاسی بکەی کە ئەم دەرمانە ئیسیجابەی هەیە دەرمانێکی ئەسلیە ئیسیجاب ئێمە بۆ نمونە شتێکە لەوەی کە قیاسی پێکەین ئایا مەناعی نەخۆشەکەدا ئەبەزەیانە ئایا ئەو گرەی کە ئەم هەیبووە مەسەلەن گرێکی هەبووە لە مەمکی حجمی 5 سانتیمەتر بووە لە ڕێخۆڵی ئایا دوای وەرگرتنی 1-2 کۆرس ئەو گرەیە بچووک ئەبێتەوە یا بچووک نابێتەوە مەسەل ئەمانە ئەمە بە ئینگلیزی پێڵەن ڕەف یعنی شتێکی هەر ئاوا بە شێوەیەکی سەرپەیی ئەتوانی بڵێ ئیسیجامێ هەبووە بۆم عیلاجە جۆری دەرمانەکە چۆن و ئیلا کوالیتی کۆنتترۆل نەبێ ناتوانێت گرنتی 100% باتێکە و دەرمانە هەیەیانی هەر لێرەشەوە بمبورە یەک نقطە ئەگەر هەبێ داوا لە حکوومەتی هەرێمەکەم ئەگەر وەزارەتی تەندروستی لە ڕێی با بڵێن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە دەرەوە ئەگەر بتوانێت ئەم شەریکاتانە هەمووی لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ شەریکەکانە ئیتر هەر شەریکەیەک بێ بەڵام شەریکەی معتەرەف عقدیان لەگەڵا بکار ڕاستەوخۆ لێیان بکرێت ئەوە ئیتر ئێمە لە کۆڵ ئەو کێشێنەوە زۆر باشە دکتۆر ئێوە ئێستا خەڵکێکی زۆر سەری گرتووە لای ئەوە بەڵێ
نزیکەی 200 نەخۆش لە لیستی چاوەڕوانیان بۆ دەستکردن بە چارەسەر چەند لە مودەی چەند ئاخیر کەسیان بەریەکەوێ نزیکەی 4 بۆ 5 مانگی ئەوێت ئەمەش پاشەوەی کە ئێمە داوامێکی زیایەسە شفتێکی زیایە شەوان لە 6 بۆ 9 شەو ئیکەین کادری بەشەری کەمەیە ئەزیزە کادری بەشەری هەیە بەڵام ئەجیزە کەم بووە بەڵام پێم باش لێرە ئاماژە بە دووشت بکەم لە کۆتایی ئەم ساڵدا گرێبەستێک کراوە و ئێستا گرێبەستی کڕینی ئامێرەکە پێوترێسیتی سیمولیتەر کەمە یەکەم هەنگاوی چارەسەرکردی نەخۆش ئەشعەیەکی تەنووری بۆ ئەکرێت و پاشان دەزەکە بە پلاندانان و دەستکردن بە دانانی ئەو جورعایی کە پێویستە و ئەمجا نەخۆشێتە چارەسەرەوانە ئەم جیاز ئێستا لە حاڵەتی دامەزراندنیان لە سنتەرا و بە ئومێدەوە ماوەی هەفتێ بۆ 2 هەفتەی کە تاو دەبێت ئەمە ژمارەی نەخۆشی پێ زیاد ناکرێ ئەمە بەڵکو ئەو وێنەی کە نەخۆشی پێ ئەژیرێ وێنەیەکی باشتر و جوانتر ئەبێت و دەقیقتر ئەبێت لە جاران بەڵام ئەوەی جێ خۆشحاڵیە لە مانگیەشی 2012 گرێبەستێککە ئیمزاکراوە لەلایەن بەڕێوەبەری گشتی فەرماگەی تەندروستیوانەیە لەگەڵ کۆمپانیایەکە بۆ کڕینی ئامێرێکی نوێ وەک هەمان ئەم ئەمریکیس لە سنتەر بەکارێنرێ بەڵام بە شێوەیەکی متەتەورتر کە بە مۆدێلێکی تازەتر بە مواسەفاتی بەرزترەوانەیە لەگەڵ یا ئامێریکا تا ئێستا لە عێراقا بەکارنێنراوە جاران بەکارێنرا بەڵام ئەم شتێکی تازەویش تیشکی ناوەکی پێ ئەڵەن چونکە تا ئێستا ئێمە تیشکی دەرەکیمان بەکارهێناوە بۆ نەخۆش کە نەمان بڵین ناوەچەکە نەبووە هەندێک لە نەخۆشەوانەی کە پرۆستات نیە ئەوانەی نەخۆشی ژنانیانەیە پێویست بوو تەنها لەبەر خاتری ئەو چارەسەر ناوەکیە کە لە ناوە تیشکەکەیان بۆ بەکارێنرێ بڕۆشناتە دەروی وڵات بەڵام بۆ ئومێدەی کە لە مانگی دەی ئەم ساڵا هەردوو ئامێرەکە کۆتایی پێبێت بۆ دامەزراند و بۆ شتێک و دەست بکەین بە ئیشکردن لەسەریان ومێدمان وایە ئەو کاتە ژمارەی نەخۆش زیاتر چارەسەر بکرێت و لیستی چاوەڕوانی زۆر کەمتر بێتەوە کاک حەمەخۆت قەت دەرمانە کڕیت یان کڕیوتە لە دەرەوە بە نرخی گران لێرە کڕیویشمە و لە خەسەخانە هەتاکوێ ببێت نایڵن تۆ هین کردی بەڵام من لێرە حەزەکەم شتێک بڵێم یانی بەڕاستی ئەمانە ئەم نەخۆشانەی ئێمە ئەمەی نەخۆشی درێژخایان هەر پێویست هەر جارێک پێویست دەکات بەرکەوێ ینی بڕوا لە دەرەوە بیکەڕێ من وام پێم باشە حکومت بتوانێت ئەو دەرمانانە دابین کە بە زۆری لە خەستەخانە کانە هاوێ ئەمجا ئەو ئەمانی کە ئەم نەخۆشیە ئەم نەخۆشانەی ئێمە دائما ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە بن ئەکسەرێت دەخلێکی مەحدودیان هەیە ڕاستە ینی ئیمکانێتی ئەوەیان نییە مەسەلەن نەخۆش هەیە ناتوانێت بێ دەرمانەکەی وەربگرێ پاری سیاری پێنیە لە نەخۆشەیە داوا لێ ئەەکە ئەڵێ پاری تەکسیم پێی نییە بڕۆمەوە چەند جارەوە تۆ واز لەوە بێنە یعنی کە ئەمانە یعنی حەقی وایە حکومت مەعاشێ بۆ ئەو نەخۆشی درێژخایانە ببرێتەوە ئەکەمە بلەغێکی ئەمەگە بە هیچ نوێ بەشی تەکسیەکەی بکا کە پێیەت و پێی ئەڕوە خۆ دەزانی ئێستا تۆ لە سەوڵەکەەوە بێی بۆ ئێرە بەس قاپێکە بکەرەوە لە 6,000ەکە وڵا ڕاستە کاکە حەما هیوادارم بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی گوێی لە پەیامەکەی کاکە حەما هەبوو بێ بەڕاستی و دکتۆرانەش جەنابی وەزیر زۆر جار گەڕنەوە لەم حاڵەتانە بە تایبەتی کاتێکم بەرنمەکە بۆ ئامادەکاری بەرنمەکە لەگەڵیانە قسەمە کرد و تاوتوی باسەکەمە کرد زۆریان باز لەواکەن کە خەڵکێکی زۆر هەیە کە هەم هەژار و هەم و نەخۆشیە درێژخایەنەشی هەیە لەبەرەوە هیوادارم پەیامەکەی کاک حەمەی نەرگس بگاتە جێگای خۆی دکتۆر وەکو کاک حەمە فەرمووی لە بەش یەکەمی پرۆگرامەکەدا بەڕاستی ئێستا ئەم نەخۆشیە لەگەڵ ئەوەی کە لە پلەی چوارەما دێت لە نەخۆشیە درێژخایەنەکان کە بە نەخۆشی نائاسایی دانرێت لە جیهاندا بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم نەخۆشیە بەو ڕادێش کوشندە نییە لە ئێستادا بە پێی قسەی هەندێک کەس بەهۆی بوونی دا و دەرمانەوە جەنابەت لەسەر ئەم لایەنە پەیامت چییە بۆ خەڵک و ئایا مەرجە هەرچی سەرەتانی بێئیتر بڵین چاک نەبێتەوە؟ نەخێر بە جۆری نەخۆشیەکە ئەگۆڕێ و بە جۆرەی قۆناغەکەشی ئەگۆڕێ کۆمەڵێک جۆریان هەیە کە ئێمە ژمارەیەکی زۆر باش لەو نەخۆشانەمان چاک بۆتەوە ئێستا هەندێک لەوانە لێرە دانیشتون کۆمەڵە جۆری تریان هەیە ڕێژەی چاکبوونەوەی کەمترە بەڵام لە هەموو بوارەکانە زۆر گرنگە بۆ ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە ئەبن زوو بێن بەدەم عیلاجکردنیەوە بۆ نمونە سەرەتانی غودەدی لیمفاوی ئەگەر لە دەرەجەیە کابێ زۆر باشترە وەک ئەوەی لە دەرەجە 4 بێ بۆ نمونە سەرەتانی غودەدی لیمفاوی لە جۆری هۆچکن ئەگەر لە دەرەجەی 1 کابێت زیاتر لە 90 چاکە بێتەوە بەڵام ئەگەر لە دەرەجەی 4 بێ کەمتر لە 150 چاکە بێتەوە لەبەر ئەوە ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی بە جۆرەی جۆرەکەی ئەگۆڕێ و بە گوێرەی قۆناغەکەشی ئەگۆڕێ بەڵام لەگەڵ ئەوە ئێمە بەڕاستی دڵخۆشین ژمارەیەکی زۆر لە نەخۆشەکانمان چاک بۆتەوە
زۆر باشە بە ئومێدی چاکبوونەوە بۆ هەموو لایکە بینەران بەڕێز و خۆشەویست پاش یەک ناوبڕی کورد ئەنج ئەو نەخۆشە بەڕێزانی کە لێرن لەگەڵ چەند میوانێکی ئامادە بوو پرسیاری تایبەتی یا قسە و سەرنجیانە بێت لەسەر دیالۆگەکەی ئێمە ئەی خانە ڕوو چاوەڕوانمان.